بۆ بەڕێز بەڕێوەبەری فەرمانگەی تەندروستی سلێمانی لە ڕێگەی بەڕێز بەڕێوەبەری نەخۆشخانەی هەناوی شەهید دکتۆر هێمن بابەت دووەمین یادداشت. مانگی پێشووش یادداشتێکمان ئاڕاستەی بەڕێزتان کرد لەسەر پێنەدانی موچەی ڕەوای کارمەندان. ئەگەر لە کاتی خۆیدا موچەمان پێ نەدەن بایکۆتی دەوام دەکەین. ئەوە بوو بە چەند ڕۆژێک دوای چالاکیەکەمان لە بەرواری 4/5/2020 موچەی مانگی 1/2020مان وەرگرت. ئێستاش ئەوە بۆ مانگێک و چەند ڕۆژێکە لە دوای ئەو بەروارەوە موچەی مانگی 2/2020مان وەرنەگرتووە. هەرچەندە حکوومەتی فیدراڵی 400 میلیارد دیناری بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان ناردووە. سەرەڕای دۆخی خراپی کۆڕۆنا کە تەندروستکاران ڕاستەوخۆ مۆامەلە لەگەڵ ئەم ڤایرۆسەدا دەکەن، لە ئەنجامی خەمساردی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ڕووداوی دڵتەزیێن وەکو خۆکوشتن ڕوویداوە. هەروەکو چۆن پزیشکە بەڕێزە خولا و پزیشکی خولای پێشکەوتوو لە ڕۆژی شەمە ڕێکەوتی 6/6/2020 بایکۆتی دەوامیان کردووە لە نەخۆشخانە چوونەتە دەرەوە و ئێمەش کە هاوپیشەی ئەوانین دەنگمان دەخینە پاڵ دەنگیان هەتا موچە وەرنەگرین بایکۆتی دەوام دەکەین ناچینەوە بۆ نەخۆشخانە و شوێنی کارکردن. بەرپرسیارەتی دۆخە نەخوازراوەکەش لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. يكتب مرة